سڵاو لێبێ سەرچاوان باشی زۆر سپاس. ناوی بەڕێزێ محەممەد کاک محەممەد ئەو خاتونە جوانە سڵاو لێبێ صافي قلدا گوڵدا قلدا گوڵدا ئەو ناوە خۆشە چییە؟ یعنی گوڵدا یعنی گوڵیدا بەێ ماشەڵڵە خۆی ئەڵێ گوڵە صافي تەمەند درێژ بی شەڵا و خاتونە جوانە سڵاو لێبێ باشی ناوی بەڕێزێ رونيدا ڕۆنیدا ئەو ناوە خۆشانە چییە؟ یەکەم جار ناوی ببینم ناوە خۆشانە. ڕۆژاواییە کوردانی ڕۆژ ئاوە بەڵێ. خوا بەخێر بێن سەر سەر و گەلێک سەرچاو سپاس. لە هەولێر دەژینیان بە سەردانی هاتووە لا لە هەولێر دەژین لە ئەوە هەولێر 12 ساڵ ئەیێ باشە هەولێرتان پێ خۆشە ئەرێ وەڵڵا هەولێر زۆر الحەمدوللا. خۆشە هەر الحەمدولله کوردستان هەمووی لە کوردان خۆشە وایە ڕاستە کوردستان هەموو کاتێ ئاوەدان بێ ئینشەڵڵا انشاءالله خۆشبی بە قوربان گەلێک چ کارێک سپاس. دەکەی بە چیەوە سەرقاڵی چۆن یانی شغڵی تۆ چییە؟ ئەمن ئێستا هێشتا نو تەخەرج بوومە لە بەشی ڕاگەیاندن لە بەشی ڕاگەیاندن تازە تەواوت کردووە بە تەمایت کار بکەیت انشاءالله ئینشەڵڵا حەزت لێیە ئیشی رادیۆ بکەی ئیشی تەلەڤیزیۆن تەلەڤیزۆن ئەمن ئیشی بکەی تەلەڤیزیۆنم کردیە بەڵێ پێش ئێستا لە کەناڵی جیهان بەڵێ ناوزانکۆ ئەوجا حەزم لە ئیشی تەلەڤیزیۆن ئیشی تەلەڤیزۆن خۆشە بەڵام ئەبێ بوێریت هەبێ وایە تۆ وایە، خۆڕاگەاندن ئەکید. تەواو کردووە وایە، ڕاستە. و ئەبێ شارەزابی ئەکید نابێ گەشت بە قسەی کەس بیت طبعا وایە؟ زۆر باشە لە شستاغ بێ ئەی کاک محەممەد چی تاوا کردووە ئەمن مهندسی نەوتم مهندسی نەوتی بەڵێ. لەو بوارەشا کار دەکەی بەێ خۆت حەز لەو بوارە بۆ هەڵت بژار ئەرێ وڵا و کاتە حەزم لە هەندسەی نەوت بووم بەڵێ ئەرێ وڵا 2014 دەستم پێ کرد 2019 تەواو لە کرد شستاغ بێ زۆر سپاس ئەی خاتون وڵا خاتون تازە لە ئەڵمانیا هاتی وڵا تازە لە ئەڵمانیا هاتێتەوە هیچ کارێک ناکات وڵا دەست بە زانکۆ بکە زانکۆ دەخوێنی زانکۆ دەخوێنێ لە شی ساغ بێ ئەی لەگەڵ خواردن ئامادەکردنا چۆنە خواردنی خۆشە بۆ بەێ زۆر خۆشە وڵا چیت بۆ دروست دەکات وڵا هەمووشت ئێوە ئێستا بینەرانی ئازیز ئەڵێن بۆچی مایکەکە نابە خۆی قسەکە خاتون ئەڵە کوردی زۆر باش نییە بۆیە لەگەڵ خۆی کوردی کورمانجی دەزانێت بەڵێ کورمانجیەکەی باشترە وەک لە سۆرانیەکەی بۆیە زیادر لە کاکە دەپرسم ئەو ئێستا یەکسەر بۆمان ئەنووسن ئەڵێ بۆچی مایکەکە نایە بە خۆی قسە بکات لەمبێر دەکەی ئەپرسێت بۆیە من خۆم پێشتر ڕوونکردنەوەمدا شتێکی خۆشم بۆ باسکەن لەگەڵ خاتون گیانە وڵا ژیان هەمووی لەگەڵ گوڵدا خۆشی ژیان لەگەڵ گوڵدایە پڕێتی لە گوڵ بەێ دەمەند درێژ بن ئینشەڵڵا چەند ساڵە زەواجتان کردووە؟ وڵا تازە ئەوە هێشتا نەبووی مانگەک نەبووە مانگەیە یعنی تازە بوو کوزاوان بەڵێ. یاخوا بەختەوەر بن زۆرم پێ خۆشە ماشەڵاڵی گوڵن هەردووکتان ئینشەڵڵا بەختەوەرە بن ئەبنە دایکی کچی جوان کوڕی جوان ئینشەڵڵا لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنن وڵا کا با پرسیارکەم باش ئەی تۆ تەجروبە دەکەن باشە پرسیارتان لێکم بەسی چی خۆشم پێشکەش ناکەن چۆن یانی بەسەراتێکی خۆش نوکتەیەکی خۆش نکتە دەنگتان خۆش نییە بۆ گۆرانی کوردانی ڕۆژ ئاوا دەنگیان زۆر خۆشە دەنگە منە خۆشەیە دەنگی تۆش خۆش نییە؟ خۆش نییە ئەی گوڵداگیان تۆ لە ئەڵمانیا هاتوویتەتەوە گۆرانێکی ئەڵمانیمان بوو بڵێ سترانێک ئەڵمانی دێ گۆرانی دەنگێم نادەتوانین نەخۆشە. جملەیەک بە ئەڵمانی ریسالەیەک بە ئەڵمانی شتێک بە هاوسەرەکەت بڵێ چ شتێکی پێ ئەڵێیت Erbil ist ein sehr schönes Stadt und ich hoffe, dass es alles Kurdistan so bleibt, in Sicherheit und so schön und dass sie sich immer mehr und schön entwickelt. لو نازانم وڵا وأنا زانيت والله أنا كردستان إن شاء الله هرتم خوش ببينه وخوشتر ببه ئینشەڵڵا وأربيل جي يعني منطقة كوشة مدينة ئەوەدان بێ كوشة ئینشەڵڵا هەولێری پایتەخت باشە پرسیارێکتان لێ یەکەم بزانم دەتوانن ببنە خاوەن خەڵات پرسیارەکەمان ناوی شوێنێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە بانە کۆتایی بێت ناوی شوێنەکە بانە بانە بەڵێ دەزانی ماشەڵڵا کچمان زیرەکە باسی لەلای خاتون شنگلبانە شنگلبانە ئەو پرسیارەکە دبینی کاخەزی پێش ئێستا ئەوەم دیت بەس ئەمە نەبینی نانا. باشە دەست خۆش بێ زۆرم پێ خۆش بوو کە بوونە خاوەن خەڵات وەڵامەکەت ڕاستە خەڵاتێکمان بەنێ بۆ خاتون گیان دەست خۆش ئەمە خەڵاتێکیان بۆ بەڕێزت خەڵاتێکشیان بۆ ئەم خێزانە جوانە هیوادارم هەموو کاتێ بەختەوەر بن تەمەندرێژ بن ئینشەڵڵا زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس زۆر سپاستان دەکەم زۆر سپاس دەستان خۆش بێ